هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و دابەشکردنەوەی دەسەڵاتەکانی جارێکی تر دەبێتەوە گرفتی نێوان پارتی و لایەنەکانی دیکە. گەرچی پارتی ڕێککەوتنێکیشی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی واژۆ کردووە. پەرلەمانتارێکی پارتی بۆ پەیام نایشارێتەوە گەرچی ئەوان زۆرینەی ناو پەرلەمانیان بەدەستە، بەڵام حزبەکەی دەیەوێت بە ڕێککەوتنی سیاسی لەگەڵ لایەنەکان پۆستی سەرۆکی هەرێم کارا بکاتەوە و دەژڵێت دەبێت سەرجەم دەسەڵاتەکان بگەڕێنرێنەوە بۆ سەرۆکی هەرێم. هەموو ئەو بابەتانەی کە ڕەهەندی نیشتیمانی هەیە پێمان باشە ڕێککەوتنی هەموو لایەنە سیاسەکانی لەسەر بێت بە دڵنیاییەوە گەر یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بێتە ناو پەرلەمانی کوردستان دەنگی زۆرینە بەدەست دێنێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە ڕاچاوی هەموو لایەنە سیاسەکانەکەین بێگومان لەگەڵ پەسەندکردنی یاسای دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا تعدیلاتی ئەو بڕگەی ئەکرێتەوە کە سەرۆکی هەرێمی کوردستان بە هەمان ئەو دەسەڵاتەی کە پێشوو هەی بووە، ئەو دەسەڵاتانەی کە دابش کرابوون جارێکی تر بگەڕێتەوە لای سەرۆکی هەرێمی کوردستان. پەیام زانیویەتی پارتی دەیەوێت تەنها ئەم جارە سەرۆکی هەرێم لە ناو پەرلەماندا بە هەموو دەسەڵاتەکانەوە هەڵبژێرێت و لە دەستوردا سیستەمی حکومڕانی و چۆنیەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم دیاری بکات. بەپێی زانیاریەکانی پەیام کۆمەڵ ئیسلامی و یەکێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامی بە گەڕانەوەی سەرجەم دەسەڵاتەکان بۆ سەرۆکی هەرێم ڕازی نابن و پێدەچێت هەر لایەنێک پرۆژەی تایبەتی هەبێت بۆ دابشکردنی دەسەڵاتەکان. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت پێویستە بەرەیەک لە دەرەوەی پارتی لە بەرامبەر زۆرینەی پارتی لە ناو پەرلەمان پێک بێنرێت بۆ ئەوەی ئەو یاسایانی ڕەهەندی نیشتیمانیان هەیە بە ڕێکەوتنی سیاسی هەموار بکرێنەوە، گەرنا بەکارهێنانی زۆرینەی پارتی دۆخی سیاسی هەرێم ئاڵۆزتر دەکات. ئەم واقعە بەڕاستی ئیسلمێنێک کە هیچ ئیشێکی تاگڕەوی یا یەکلاکردنەوەی هەندێک پرۆسی حساس لە بیدایەتی تەسیسی قۆناغی ڕابرداهاتووی پرۆسی سیاسیە بە زۆرینەوە کەمینە شتێکی بێبنەما دەبێ و لێکەوتەی خراپی لێکەوێتەوە. بۆ نمونە ئێستا یەکێتی و پارتی کۆمەڵی ناکۆکیان هەیە لەسەر کۆمەڵی مەسائلی دەرەوەی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو کەرکووک وەکو بەغدا وەکو ئەو مەطالیبانەی یەکێتیش بەرزی کردوونەتەوە کە پێشتر مەطالیبی معارەزە بوون وەکو مەسەلەی تعدیلی یاسای سەرۆکایەتی وەکو مەسەلەی تعدیلی یاسای هەڵبژاردن وەکو قۆرغ نەکردنی علاقاتی خارجی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتان لەگەڵ بەغدا ئێستا ئەمانە یەکلا نەکراونەتەوە. بۆیە هەر هەوڵێکی تر بە ئاراستی ئەوەی بە زۆرینەیەکی سادە یاک زۆڵ لە پەرلەمانی کوردستانە ئەو مەجالانە تەسبیت بکرێ بە حەزی لایەنێکی سیاسی کێشەی گەورە دروستەکات. پێکهێنانی کابینەی نوێیەم بەسراوەتەوە بە دانانی نێچیروان بارزانی لە پۆستی سەرۆکی هەرێم و ئەوەش ڕوون و ئاشکرایە بارزانی ئەو پۆستەی بەدەسەڵاتەکانەوە دەوێت. چوار لایەنەکەی دەرەوەی پارتیش پێشتر لە پێناو دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم و گۆڕینی سیستەمی حکومڕانی لە سەرۆکایەتیەوە بۆ پەرلەمانی بەرەیەکیان پێکهێنابوو کە پارتیان ناچار بە داخستنی پەرلەمان کرد. هەر بۆیە ڕێککەوتنی سیاسی ئەم جارەی نێوان پارتی و لایەنەکانی دیکە هەروە ئاسان نابێت و ڕەنگە پارتی لە بری داخستنی پەرلەمان ئەم جارە پەنا بۆ زۆرینەی ناو پەرلەمان بەرێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.